بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. بنەران و بیسەرانی خۆشەویستی بەرنامەی ڕەمەزانی ژیار، ئەمجارش دەگەڕێنەوە لاتان لە مانگی ڕەمەزانی پیرۆز. ئەمجارە میوانێکی تایبەتمانە لە جەنابی مامۆستا دکتۆر سامی سورچی خۆشەویست، خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە، بەخێر بێ، خوای گەورە لەتان ڕازی بیا ڕێی مامۆستا. سەلامەتان کە مامۆستا سەلامەتان کە. بەرنامەی ئەمجارەشمان بە ناونیشانی سەبر و ئارامی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا با بزانین ئەو پرسیارانەی کە لەسەر سەبر و ئارامیدا هەیە کە لە سەردەمانێکدا دەژین کە مرۆڤەکان بەڕاستی زۆر بەپەلەن، یعنی کوب لە سەردەمێکی زۆر زۆر خێرا و بەعەجەلە هەمووی خواخوایەتی بگاتە شوێن و مەبەستی خۆی. بۆیە ئینشاءالله دەمانەوێت ئەو پرسیارانێکەوە لەسەر سەبر هەیە بچینە خزمەت جەنابی دکتۆر و سەرەتا بە خێراتن دەکەین مامۆستا جان. خوا سەلامەتان کە، هەمیشە لە خێر و خۆشیدا بن یا ڕەبی. مامۆستا جان، سەرەتا پرسیارێکمانەیە لەسەر مانگی ڕەمەزان، ئایا ڕۆژوو چیمان فێر دەکات؟ یاخود بڵێن ڕۆژوو مرۆڤی فێرە چی دەکات، بە تایبەتی مرۆڤی بڕوادار؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وآله وصحبه ومن والاه. سەرەتا سوپاس لە ئەو دەرفەتە، خوای گەورە حەزر و پاداشتان بداتەوە و خوای پەروەردگار عیبادەت و تاعەتی هەموو لایەکمان قبول بکات، یارمەتیمان بدا بۆ ئەوەی بە باشترین شێواز هەم عیبادەت و هەم شوکرانەی بکەین. طبعا خوا سبحانه وتعالى هەر شتێک کە لە بۆ ئێمە ئینسان دائەنێت پڕیەتی لە حکمت و لە مەسلحەت و لە فائیدە. ئەتوانین هەر بەو قسەی ابن القيم برحمة بي دەست پێ بکەین کە وەصفێکی جوانی شریعەتی ئیسلامە کە فەرمێ الشریعة رحمة كلها مصلحة كلها حكمة كلها. پێدا ئەڕوا فەرمێ شریعەتی خوا سبحانه وتعالى هەمووی مصلحەتە، هەمووی ڕەحمەتە، هەمووی بەرەکەتە و هەمووی فائیدەیە، یعنی هەمووی لە بۆ بەرژەوەندی ئینسانە، هەم بۆ دنیا ئیستیفادەی لێ ئەکەین و هەم بۆ قیامەتیش. حتى لە جانبی عیبادەت و خواپەرستیەکان کە لەوانەیە کەمتر ئینسان دەرک بە جانبی حکمت و مەساڵحی بکە، بەڵام لەگەرەوەش عولەمایان زانایان ڕەحمەتی خوایان لێبێت هەر عیبادەتێکی ئەتۆ وەری ئەگری کۆمەڵێک لە حکمت و لە فائیدە و لە پند و ئەوانیان لە بۆ ئێمە باس کردیە. ئیمامی شافعی بەڕەحمەت بێ فەرمێ العیبادات في الإسلام معللة بمصالح الخلق. فەرمێ عیبادەت و خواپەرستیەکان لە ئیسلامەتیدا هەمووی تعلیل کراون بە مەساڵح و بەرژەوەندی خەڵق. اینجا فەکەیفە بە معاملات و کاروبارەکانی ژیانی دنیا ئەوەی کە خوالوی تەشریع کردوینە بەڵێ هەمووی حکمت و مەسلحەت و فائیدەی تێدایە. دیارە قسەی ئێمە لەسەر ڕەمەزانە. ڕەمەزان ئێمە فێری چی ئەکاتن؟ بێگومان ڕەمەزان ئەتوانین وەصفی بکەین بە مەدرسەیەک یان ئەتوانین گەورەتر لە مەدرسە برێن جامیعەیەکە، یعنی ئینسانی مسلمان فێری کۆمەڵێک شت ئەکا، کۆمەڵێک دەرس و وانە ئەکاتن، پەروەردەیەکی جوانی ئینسان ئەکا. حقیقەت یعنی فائیدەکانی ڕۆژوو و دەرسەکانی ڕۆژ و حکمەتەکانی ڕۆژوو زۆرن. لەوانەیە ئێمە ئەگەر هەر قسەکەمان لەسەر ئەوە بیت ئەوە زیاتر لە محاضرەیەکی بوێ. يعني مثلا هەر بە کورتی ئاماژە بە هەندێک یەکەین و دواتر جەنابەت باسی ڕەمەزان و ڕۆژیت کرد، سەبر با بڵێن، ڕۆژی و سەبر یان ڕەمەزان و سەبر، بۆیە ئەمە زیاتر قسەمان لەسەر سەبر ئەبی. بەڵام هەر بە کورتی یعنی ڕەمەزان ئینسان یەک لە فائیدەکانی کە لە ڕەمەزان ئەکا لەو مەدرسەیە فێری ئەبی جانبی تەقویەی ڕوحە، یعنی لایەنی ڕوح بەهێز ئەکا بەسەر لایەنی جەسەد و لایەنی مادی. لە کاتێکدا کە معلومە ئینسان لە ڕوح و لە جەسەد پێک دێ، بەڵام حقیقەتی ئینسان، جەوهەری ئینسان ڕوحەکەیە. لۆیە خوای گەورە سوبحانه وتعالى کە داوا لە مەلایکەتان ئەکا سوزدە لە بۆ ئادەم ببن سەلامی خوای لەسەر بێت، کەی داوایان لێ ئەکا؟ کاتێک کە ڕوحەکە دەخیتە ناو جسمەکە. إذ قال ربك للملائكة إني خالق بشرا من طين فإذا سويته ونفخت فيه من روحي فقعوا له ساجدين. جناب تزاني فاكل بو مباشرة، يعني الريك لدواء أويك خواهي قبل روحكي خستناو أم جسم جواني إنسان هي آدم عليه السلام، أو جاء خواهي قبل فرمي راستوخو كرنوشي احترام وريز لبو آدم بن عليه السلام. وشاعرش أليه فأنت بالروح لا بالجسم إنسان،
يعني إنسان بروحك إنسانة نقبة جسمك أما يعني وكبرين درسك يعني يكك لو بابتانك روجو فيرمانك مثلا تحدث بنعمة إخوة تذكير نعمة إخوة روجو نعمة كان إخوة من وبردين توا عادة إنسان كدائما لنا وخوشية تيرية مثلا دولة لبرسي وأنا قيمتي أو نعمتان نازن عرب يعني الأشياء تعرف بأضدادها اشتكان بدجكي أناس لتوا يعني إنسان كبرسي بهنجي قيمتي تيرية كيزان كشوداهات هنجي قيمتي روجك أزانين كإنسان نخوش بو هنجي قيمتي لش ساغيك أزانيت رمضان أوش من فيرك وهروها فيري بابلين رحمو بزي ومهرباني من أكا چکە کەسێک ئەگەر بێت و هەمیشە تێر و ئەوانە بیت لەوانەیە وا تێبگە خەڵک هەمووی هەروەکو ئەوە باشە بەڵام کاتێک کە برسی ئەبیت ئەو جا ئەزانی برسیەتی چەندە بە کۆمەڵە خەڵکێک بەو نەوعەیە ئیدی ئەم ئینسانە ڕەحمێکی ئەجوولێت ئینسانیەتێکی ئەجوولێت دەستی یارمەتی درێژ ئەکاتن اینجا یەکی تر لەو بابەتانە کە ڕەبتی هەیە بە مەسەلەی ئێمە و ئەتوانم بڵێم لە بۆ پەروەردەی نەفس يعني رمضان يعني روجي فيري تربية نفس مانك پرورده كردني نفس زبطي نفس لسروي هموش يانوا فيري صبرو آرام من أكاد جا أكري قسل سر أما بكين كشون فير من أكاو كواتا دكتور جان دكري بلين صبر لروانجا إسلام داتسيا صبر خوغرتنوه ياخد بريو بردني ناخوش يكانا بل بخوي صبر وكو زمانواني بمعنى حبسة الصبر يعني الحبس يعني قدغة كردن يعني كنترول كردن يعني الضبط بلام لإسلامتي دا فراوان ترى لو معناه يعني كسيك مثلا بونمونا بيدنگ أبيتن أما هر أبيت الصبر جوريك للصبر بلام لإسلامتي دا الصبر فراوانة زنان وتعريفي صبر أكن ألين ضبط النفس على ما يقتضيه العقل والشرع صبر أبيه كإنسان كنترولي نفسي خوي بكاتن دروني خوي بكاتن بشوازي كهم عقل في رازية ودا قضاء أخوازي وهم شرع في رازية أبي بو شوازي إنسان پروردي نفسي خوي بكا وكنترولي نفسي خوي بكا بدي ويتشي ديكا يعني هر أزماتك حالتك كديتا بيش أبي إنساني مسلمان صبر وآرامي هبي كنترولي خوي لدسنده يعني أبي إنسان تحكم لظروفه لظرفكيا بك نك ظرفك تحكم لإنسان بك يعني بقولين كنترولي خوي لدز بدا بابرين عقلي خوي يعني بيركنوي خوي لدز بدا بويا مسألة صبر واقعي زور جرينجا لبو إنسان يعني هم لديوا دينيك وهم لديوا دنيايكش يعني مثلا أقل إما بدودي يعني مثال بيننا أجر صبر هبيت إنسان أتواني إنجاز بك إبداع بك يعني مثلا أجر فلاحك كجوتيارك أجر صبري نبو ناتواني جن مكي بدرويته شو كبينشش مانجي أبي جوتكي بك ومثلا جن مكي بسشيني ودعاء خدمتي أكو تاوري باران ورحمي خواء يعني دبي دواتر أبي بدو بدرويته صبري دبي صبري أبي هتابر همك بدرويته يعني كسيك مثلا تجارة أكا مبلغك لبارة ديخيتنا ومعاملة تجارتك أجر سبري نبي وبلا بك وأنا لجاتي خازن زكزر لك وهكذا كسيك مثلا أيوة بتداعية شي جورا كسيك بتعلم شي جورا يعني دكتور شي باش هل يعني صنفك لو صنفانا كخدمتك وملقا أكن أما بيوستي بشو درجة شي باش هي حتى تحصيلي علمك بك ورقرتني علمش دكتور صبري بيوستي بالتأكيد ببي صبر نابي ببي صبر نابي هلو إخوة سبحانه وتعالى حتى لا دروس كردني كونه يعني إما فيري أو أكاد مثلا أو قوناغ بندية أم تدرجة يعني الله عز وجل كأرز وآسمان دروس أكاتن بس روجان خلق 7 سماوات في 6 أيام والأرض في 6 أيام لشش روجان يخو خواهي قولا أتواني بكون فيكونك دروس بك بس بو بشش روج لو هي أما فير بك يعني بيوسمان بصبر وبآرامي وبأنات هي لسرخوي هي بتحمل هي وبتدرج بلبندي هي لدي ومقابلك أجل صبر نبيت نهامتي زور دروس أبيتن يعني هر إنسانك توشي أزمات أبيتن توشي شيء قورة أبيتن أتواني بيجرينوا لبو نبوني صبر يعني مثلا كسك
تووشی زینا ئەبیتن چی وای لە یەکات تووشی زینا بیت نەبوونی سەبر ئەگەر ئەم ئینسانە ئەم گەنجە مەسەرەن سەبری هەبا تەحملی هەبا هەتا زەواجی ئەکرد تووشی گوناحەکە نەبێت کەسێک کە مەسەرەن تووشی بیرە خواردنەوە و ئەو تریاک و حەشیش و ئەو مەشروبات و ئەمانە ئەبی لەبێ سەبریەتی لەبەرەوەی سەبری نییە ئارامی نییە جا لەبەرەوەی مەسەرەن کێشەیەک دێتە پێشی تەحملی نییە ئەچی پەنە ئەبە بۆ ئەوە عەقلی خۆی لەدەستەدا وەکو ئەرەی لۆڕیشی چ و سمێرەکەشی لەسەردانێت یعنی ئەو لاشی چ و ئەم لاشی چ یان مەسەرەن وەختەکەی هەیە فەراغێکی هەیە نازانی چۆنی پڕ بکاتەوە سەبری نییە پەنە ئەبە لە بۆ ئەم شتانە بۆیە بەڕاستی سەبر زۆر زۆر گرنگە لە حیاتی ئینسانی مسلمان لێرەشەوە یعنی مەگە تەماشای ئیسلام بکەین هەر ئیسلامەتی ئەتوانین کورتی بکەینەوە لە دووشت وەکو قورئان یعنی ئاماژەی پێکردووە لە سەبر و لە شکر لە ئايات لكل صبار شكور يعني صبارمان هەیە و شەکوورمان هەیە ینی کە زۆر سەبر ئەگریبیان سوپاسی خوا ئەکات چونکە لە نەتیجە ئەم شتانێک کە دێتە پێش ئینسان یان خۆشیە یان نخۆشیە ئەگەر خۆشیە ئەبێ شکرانەی خوا لەسەر بکەین ئەگەر ناخۆشیە ئەبێ سەبر و تەحملمان هەبێت الشاكر والصابر في الجنة کەواتە دکتۆر دەتوانین بڵێن ینی هەر هۆکارێک لە بۆ تاوان بڵێن کەسێکەوە تاوان ئەنجامدا گەنجێکە تاوانەدا هۆکارەکەی ئەوەی کەوا سەبری نییە بە دەرەجەی یەکەم بە دەرەجەی یەکەم کە ئەو کەسە تووشی گوناه ئەبیت تووشی مەسەرەن کوشتنە بیرە خواردنەوەیە ژن تەلاقدانە یعنی ئەو مەشاکلانەی کە لە ئیرادە و دەستی خۆیت لەبەر دەستی خۆیت چکەمە هەندێک بابەتی ترمان هەیە لا ئیرادیە خی گەورە وەکو ئیبتیلا و ئیمتیحان بەسەر ئینسان دێن ئەمە بابەتێکی قەزا و قەدەرە بەڵام ئەوەی ترکە لە هەڵپەی ئینسان و لە بێ سەبر و تەحملی ئینسان کە شتەکان دێتە پێش بەڵێ لە نەبوونی سەبسەوە ڕۆژانە ناوە هەموو کێشە کۆمەڵایەتیەدا هەنە بەڕاستی ئەوەی کە دێتە لاتان زیاتر دەهۆکارەکەی کە ئەوەیە سەبری نیە و بەتەکید خاصەتەن لەم ڕۆژگارە ئێستا یعنی هەموو کات و هەموو زۆرفێک ئینسان پێویستی بە سەبرە بەڵام بە تایبەتی لە ئێستا لەم سەردەما هەر زۆر زۆر زیاترمان پێویست پێ تەوان لەبەرەوەی چونکە سەبر سێ شێوازی هەیە وانە یعنی هەتا ئەگەر بشی بەستینەوە بە ڕەمەزان و سەبر کە فێری سەبرمان ئەکە لەبەرچی چونکە پێغمبەر سەلەم خۆی ناوی لە مانجی ڕەمەزان ناوە بە مانجی سەبر ئەفەرمێ صوم شهر الصبر وثلاثة أيام من كل شهر يذهبن وحر الصدر يعني فرمي صيام الدهر كإنسان مانجي صبر بروجي أبي يعني لهر مانجي ترك سيروجان بروجي أبي وكوايا الزمان كامي بروجي بوا يعني فرمي حقد وساوس أو بغزي كلنا وضلي إنسان وسينجي إنسان هي دري أكان نايهر عادة أويك إنسان توشي خرافة أكاتن أم صفة داخلية خرافانية كإنسان حقدي هبي برامبر مسلمان وبغزي هبي وساويسي شيطان كزيادي أكاتن ديك إنسان بروجي بو أمانة ناهري بويا بيغمبر صلى الله عليه وسلم ناوي لنا وبمانجي صبر يعني براستي أم روج وفعلا إنساني فيري صبر أكا فيري إرادة برزي أكا بوشي فيرمان أكا لبروي زاناني دەروونزان ئەڵێن یعنی ئەگەر ئینسان هەر شتێک چەند جارێک دووبارە بکاتەوە دواتر ئەم شتە لە دڵی جێژیر ئەبی و ڕەنگدانەوێ ئەبی بەسەر سلوکی ئەم ئینسان زانانی دەرونی باسەکە دێت و کە تەماشای ڕەمەزان ئەەکەی ئەمە ڕۆژێک و دوان نییە یەک مانگە 29 ڕۆژ یان 30 ڕۆژە ئەتو 30 ڕۆژە ئەو عملیە دووبارە ئەکەوە ئەبێ بە ڕۆژی بی مەسەرەن هیچ نەخۆیت و نەخۆیتەوە و لە خێزان و ئەمانە دوور بکەویەوە قسەی نەشیا و نابی بکەی نابی جنێ و بدەی نابی ئەزیەتی خەڵکی بدەیت و ئیلا ئاخیرهی اینجا ئەمە ڕۆژێک نییە دوو ڕۆژ نییە لە نەتیجە ئەبیتە خولە بۆ ئەم ئینسانە و ئەبێ جگە لە ناخەوە بێ ڕنگدانەوە هەبی بەسەر سلوکی ئینسان هەڵسوکەوتی ئینسان بۆیە پێغەمبەر سەلەم یعنی پێشی عولەمای نەفس باسی ئەوەی کردووە کە فەرمێ یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج فإنه أغض للبصر وأحسن للفرج ومن لم يستطع فعليه بالصوم فإنه له وجاء يعني ئامۆژگاری گەنجانەکە ئەوەی کە توانای هەیە بە زەواج بکە چکە زەواج ئەبێتە هۆکاری پاراستنی چاو و پاراستنی دامن بەڵام ئەگەر نەیتوانی ئیمکانەت نەبوو مەسروفەکە گران بووە کو ئێستا بە زەحمەتیان ێخستووە گرانیش بووە زێڕەکە زۆر گران بووە بەداخەوە یعنی ئافرەکانیش ئەوە نییە بڵێن باشە مادەم شتەکە بە شێوازەیە بۆ قیمەتی ئینسان بە پارە ئەوە نییە بە هەر حاڵ
يعني كمتر بووە و ئەسبابی تیش هەنە یعنی لە بۆی کە زەواجەکەی کەم بکەنەوە ئەفەرمێ فعليه بالصوم با بە ڕۆژی بیت لۆ چونکە ئەمە ئەبیتە قەلغان لە بۆی یعنی چی یعنی فێری سەبری ئەکە و فێری تەقویەی ئیرادەی ئەکە ینی ویستی ئینسانی بەهێز ئەکە ئەو کەسێک کە ڕادهەیە لەسەرەوە اینجا لە پاشان واقعی ئەمە زۆر پێویستمان بە سەبرە لەبەرەوەی لە ئەسڵە ئینسانی مسلمان نابێ کەسێکی یعنی ضعیف شێرێک کەسەل خاو خریشک خەمۆک ضعیف و لاواز بیت نا ئینسانی مسلمان ئەبێ حیسابی جیهاد بکە لە پێناوی خوا ئەبێ تونند و تۆڵ بیت وجا جیهادی نەفسە جیهادی شەیتانە جیهادی دوژمنە ئەمانەی لە پێشە دەیکە ئینسانێک ئەگەر دەرەقەتی نەفسی خۆی نەهێت نەتوانی زاڵبی بەسەر نەفسی خۆی چۆن زاڵەوی بەسەر دوژمن باشە داخلی خۆی یعنی نتوانی کۆنتترۆل بکات چۆن دەرەوە ئەو خۆراک خۆیدا زار بەسەر ئەو جغارێکەوە دەیخوا نتوانی آخر یعنی نتوانی تحملی هەندێک برسێتی بکە ئەی چۆن تحملی ئەمە ئەکە بەڵام کە بە ڕۆژی ئەبی یعنی ئەو هەموو مەسافەیە کە ئەو ئینسانە ئەو خواردنەی لە پێشە ئاوی لە پێشە و خەڵکیش لەوانەیە نەیبینیتن بەڵام ئەزانی خوای گەورە مراقبە بەسەری و خۆی کۆنتترۆل ئەکە نزیک نابیتەوە لەوە بۆی ئەمە ئەبیتە هۆکاری ئەوەی کە سەبر و ئارام لەلای ئەم ئینسانە دروست ئەبیت کەواتە دکتۆر جان سەبر و ئارامی بۆ کەسی ڕۆژەوان چەندە گرنگە وەکو خەڵکێکی تر کە بە ڕۆژوونیە بۆ کامیان زیاتر گرنگترە ڕۆژوەکە ینی ئەو سەبرەی لۆ کامیان زۆر پێویسترە ئەو کەسێکەوە ڕۆژوانە یان کەسێکی تر طبعا گوتمان لە بۆ هەمومان پێویستمانە بەڵام ئەو کەسێک کە بە ڕۆژی ئەبی زیاتر ئەبێ سەبر و تەحملی هەبی کارێم زیاتر لەلایەک چونکە خودی ڕۆژەکە فێری ئەەکە وێزگێکە یعنی هاوکاری هەیە یارمەتی دەری هەیە لە بۆی کەوا سەبرەکە بگری ئەوە زیاترە لە کەسێکەوە بە ڕۆژی نابی ئەو لەبەر ئەوەی تێرە مەسەرەن لایەنی شەهەواتی لەوانەیە زیاتر تینی لە بۆ بینیتن بۆیە کەسە ڕۆژوەوانەکە لە پێشترە وەلە پاشانیش ئەو کە بەو عیبادەتە هەر ئەستیت ئەوێ بزانێت لە ناو جێبەجێکردنی عیبادەتێکی گەورەیە و ئەبێ جگە لە واجیبات و ئەمانەی عیبادەتەکە ئەرکانەکانی ڕۆژوو هەمووی ئەبێ جێبەجێ بکە ئەبێ حیسابی سونەتەکانیش بکە و ئەبێ خۆ لە محەڕەمات بپارێزی هەتا ئەو شتانەی کەوە خراپن یان با بڵێن خلاف الأولان مادام بە ڕۆژوەلۆی ڕۆژەکەی کامل بێ يعني پێغەمبەر صلی الله علیه و سلم مثلا باسی کەسی ڕۆژوانەکە فەرمێ رب صائم حظه من صيامه الجوع والعطش هەندێک کەسەیە کە بە ڕۆژی ئەبی بەشەکەی لە ڕۆژوەکە تەنها برسیەتی بتێنێتێ بۆچی یعنی لەبەرەوەی لە مەدرسەی ڕۆژوەکە فێر نەبووە سەبری نەبووە تەحملی نەبووە بۆیە کەسێکی تووڕە و تند بووە قسەی بە خەڵکی گوتووە ئەزیەتی خەڵکی داوە یعنی ئەمە ئیستیفادەی نەکرد و کەلکی لە ڕۆژوەکە وەرنەگرت بۆیش یعنی پاداش لەسەر ئەوە وەرناگریتەوە تەنها ئەوێ بەناو وەکو برێن دیکۆر وەکو مەزهەرەکە شکلەکە کەسێکی بەڕۆژیە بەڵام وەکو ناوەڕۆکەکە نەخێت ئینسانی بەڕۆژوو وەکو زانان ئەفەرمون یعنی بەڕۆژووبوونی عاممان هەیە صوم العموم صوم العموم ئەوەیە کە بەڕۆژبوونەکە بەس لە خوان و خواردنەوە اینجا صوم الخصوصمان هەیە کە جگە لە مەسەلەی خواردن و خواردنەوە ئەندامەکانشی هەموو بەڕۆژینە ئەوە مهمە ئەمە ڕۆژی تایبەتە ئەبێ ئینسان چاوەکەشی بە ڕۆژی بیت نەزەر نەکە ژمانەکەی گوێیەکەی دەستەکەی اینجا ئەمانە هەمووی پێویستی بە سەبرە یعنی ئەبێ سەبری هەبی تا زمانی بگری سەبری هەبی ئەبێ گوێیەکەی بگریوانە هەمووی پێویستی بە سەبرە اینجا خصوص الخصوصشمان هەیە ئیمامی غەزالی فەرمێ ئەوی شەوەیە کە بە ڕۆژی بوون لە ماسی والله یعنی ئەوەی کە لە خیالمانە لە دڵ و دەروونمانە بەس ذاتی خوایە سبحانه وتعالى شتەکانی تر هەمووی ئینسان وەلا ئەنێ و ئاوری لێ ناداتەوە دکتۆر جان دەستەکانت خۆش بی چەند جۆرە سەبرمان هەیە ینی جاروەیە سەبرەکان پۆڵین دەکەن لە بۆ چەند بەشەشی ئەو بەشانە کامانن کە بۆی بینەرانیش زیاتر ئیسفادە بکەن لەو نیشانە طبعا سێ جۆری سەبر هەیە سەبر لەسەر تاعەت و خواپەرستیەکان و سەبر لەسەر مەعاسی یعنی ئەو شتانێک کە حەرامن تاوانن ئینسانە بێ سەبر بگری واتە لێیان نزیک نەکەویتەوە چونکە نەفسی ئینسان هەوا و ئارەزوی ئینسان تەرجیعی ئینسانەکە لە بۆ گوناه پێویستی بە سەبرە هەتا گوناهەکە نەکە و سەبر لەسەر قەدەر و قەزا و لەسەر ئیبتیلاات و تاقیکردنەوەکانی خوا سبحانه وتعالى جا ئەگەر ئێمە تەماشای ڕۆژوو بکەین هەرسێک جۆری ئەم سەبڕی تێدا هەرسێک جۆری تێدا بۆیش یعنی کە گوتمان مانجی ڕەمەزان مانجی سەبرە چونکە هەرسێک بەشی سەبر لە ناو ڕۆژیە هەیە یعنی لە ڕووی عیبادەت و خواپەرستیەوە
ئینسانی ڕۆژوان کە بە ڕۆژیە بی جگە لەوەی دەبی نوێژێ بکە ئەمە تاعاتە ئەبێ قورآنێ بخوێنیت زیکری خوا ئەکە و ئەبێ بە ڕۆژی بیت خێر و سەدەقە ئەکە وتار و ئامۆژگاری ئەبی نەسیحەتی ئەبی ئەمانە هەمویان تاعات پێویستی بە سەبر هەیە بۆ ئەو طبعا ئەگەر ئەمە سەبری نەبی ناتوانێت بۆیە خوا سبحانه وتعالى کە باسی عیبادەت ئەکە رب السماوات والأرض وما بينهما فاعبده واصطبر لعبادته يعني أبي عبادتي الله بكين عز وجل كبريوبر ودروسكري أرسمان كانوا زوي أول شيء لنيوان داهية جاء فرمي خواي جولة بفرسته وصبر بقرا لسري لو صبري لفاش عبادة باسكت شكل عبادة بي بالصبر ناكت يعني الصبر والصبر والله لوي وبيش ينشي خصوة يعني لبوي كبزانين بيش عبادتك هل بيبس من بالصبر دواي عبادتك هل بيبس من بالصبر ببي الصبر ناكت يعني مثلا ئەگەر نوێژ دامانە 5 دقە بیت ئەگەر کەسەکە سەبری نەبوو نازانی نوێژەکەی چۆن کردیا هەموو شاوش ئەبی و دەی مامۆستا تەخیری کردوانە یعنی هەتا ئەگەر عیبادەتەکەش بکاتن عیبادەتێکی هاکەزایە تەقلیدیە لە بۆی کە عیبادەتێکی ڕێکوپێک بکات پێویستی بە سەبرە لە ڕووی خۆپاراستنەوە لە خاڵی دووەمیان معسیەتەوە بە هەمان شێوە کە ئینسان بە ڕۆژی ئەبیت ئەبێ سەبری هەبی لەسەر خۆپاراستن لە گوناه هەموو کات پێویستە بەڵام کاتێک کە ئینسان بەڕۆژوو ئەبی زیاتر یعنی ئەبێ بڵێ نابی نەزەر بکە وەکو ئاماژەمان پێکرد ئەبێ ئەندامەکانی هەمووی بەڕۆژی بی ئەبێ زمانی بگریتەوە لە غەیبەت لە درۆکردن لە دوو زمانی اینجا با بڵێن لە ئەزیەتدانی خەڵک هەتا فکر و بۆچوونەکانی ئەبێ ینی بە ڕۆژی بی ڕۆژیەکە هەمووی بگریتەوە کەواتە لێرەشەوە سەبری تێدایە لەسەر معسیەت خۆپاراستن لە معسیەت اینجا حاڵەتی سێمین کە گوتمان سەبرگرتنە لەسەر ئیبتیلا و تاقیکردنەوە ڕۆژی ئەوەشی تێدایە یعنی ئەم برسیەتە ئیمتیحانە وانە خوای گەورە سوبحانه وتعالى کە باسی ئیبتیلایەکانەکە وەلەنەبلوەنەکم بشەیء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين يعني خوای گەورە بەستیتیەوە جارێکی تر ئیبتیلا بە سەبر يعني ئەگەر ئینسان سەبری نەبی لە ئیمتیلا و اختباری خوا دەرناچی سبحانه وتعالى ابتلاء تماما تاقیکردنەوە چۆن دەرەچین ئەبێ سەبرمان هەبی بۆیە فەرمێ وبەشیر الصابرین باشە دەی یەکێک لە ئیبتیلاەکان جۆری ئیبتیلا برسیەتە تێنیەتە لە ڕۆژیە ئەمە هەیە بۆیە ڕۆژی هەرسێک جۆری سەبر لە خۆی ئەگریت بەڵ دکتۆر کەی سەبر پێویستە لە ناوەڕاستی مشکلەکە کێشەکە یاخود لە سەرەتای کێشەکە یاخود لە کۆتایی کێشەکە جارە کابرا هیچ نامی لە کۆتایی دەدەکە کە سەبر دەک بە تو ئیشەکەی هەموو کردیە خۆت و ڕەبوون و دووسێ کەسی دووڕەکردیان لە تازێکە شتێکی بەسەداێ هەموو گونە حوتاوانەکانی کرد لە کوتای دەرێ بۆ چیش عیلاج دمە ئەو دەرێ وڵا ئەمە سەبر دەگرێت ئایا کەی سەبرەکە پێویستە سەبرەکەنا لە پێشی ئیشەکە پێشی گوتمان تا لە پێشی عیبادەتیش و لە بۆ معسیەتیش و لە قەزا و قەدەر و لە بەڵاو ئیبتیلاش هەمووی لە پێشەوە لە سەرەتا ها وافرەتەی کە مناڵێکی لە دەستدا بوو پێغەمبەر سەلەم ئەچیتە لای و دڕی ئەداتەوە ئەوی شەرێ ئیلەیکە عنی تووشی ئەوە نەبووی ئەگەر ئەتوش لە جێ من با ئاوات نەکرد و نازانم چی نەیزانی پێغەمبەر سەلەم پێغەمبەر چی فەرمووی ئینەمە الصەبر عند الصدمة الأولى سەبر لە کۆسپی یەکەم و کاتی یەکەمە یعنی ئەبێ لە سەرەتاوە ئینسان سەبرەکەی هەبی بۆچی چکە لە نەتیجە هەر مەجبورە سەبری هەبی یعنی ئەگەر بۆ ئاخیر و دووسێ ڕۆژی تێپەڕی و فترێکی بەسەدا تێپەڕی هەر بەخۆی کە بەهۆش خۆی دێتەوە یعنی هیچی دیکەی لە بارێ نامێنی جگە لە سەبر ئەو کاتی خێر وەرناگرێت يعني حتى علماء مثلا كباسي درجاتي أنواع صبر أكن أفرمون كاميان لوان خير زيادة كاميان أفضل ترى من سيزور ما باسنا كده أفرمون كاما أفضل ترى بس خلقك لوان أكثر فكري بروا لبو صبر قلتن لسر مصائب وبلا أوانا وانيا كسيوانية علماء فرمونا صبر قلتن لسر طاعته لخو باراستن لمعصيات جورة ترى لصبر قلتن لسر بلا مصيبة بوشي لبروي بلا مصيبة اضطرارية ناچاري يعني صبر ناقري تشيك يعني كسر اخوي جورة مثلا عزيزة شيء دسدا يعني ايباته ولا اخوي كوريتي بابيتي داشيتي اگر صبر ناقري تشيك امر شيء لا هي ناچاريه دبي صبر هر بگري اگر ناقري هيچ شيء لسنا بلام لبو طاعت وانيه باراده خوته اتواني نوج بكتواني نيكي اتواني بشي جماعه اتواني نشي جماعه قرص زحمه ترش قرص ترش لبروي لبلدستي خوته انت على معصيته جناه
بە هەمان شێوە کابراتوانی گوناهەکە بکە ئەشتوانی نیکە بۆیە کە سەبر لەسەر ئەمە ئەگری گەورەترە لەسەر سەبرگرتن لەسەر بەڵاو موسیبەت فەرمون مەثەلەن سەبری ئەیوب عليه السلام گەورەترە یان سەبری یوسف عليه السلام یوسف عليه السلام چونکە ئەو نخۆشی بوو نخۆشیەکە بەدەستە خۆی نەبوو ربي إني مسني الضر وأنت أرحم بلى ربي إني مسني الضر وأنت أرحم الراحمين وانيا آيتك بمشي واسية يعني لسورة الصادة فرمي مسني الشيطان نسبة يدا لبو شيطان أوش بكو أدبك لبو پیغمبران سلام إخوان السلام جاء ليروا حتى ليوسف عليه السلام يعني كفرد رانا وبيرك صبرقتن لسر أوا يان شو بسزن کامیان گەورەترە چوونە سزنەکە چونکە ناوبیرەکە بەدەستی خۆی نەبوو فەقیرە گرتیان و هاوتیان ناوبیرەکەی مەجبور دەبی لەوێ بی بەڵام لۆ سزنەکە بەخۆی سزنەکەی هەربشە ربي السجن أحب إلي مما يدعونني إليه يعني أما باشترە لە لای من و خۆی اختیاری کردو بۆیە نا سەبر دەبی لە سەرەتاوە هەبی بۆی کە خێر و پاداشتێک وەربگری دەستەکان خۆش بی دکتۆر جان کەسێک لە ڕەمەزاندا ئەگەر سەبری نەبێت لە ڕەمەزاندا بە تایبەت ئایا کێشە لە ڕۆژوەکەیتی یاخود لە ئیمانەکەیتی ئەو کەسە کەوای کردیا سەبر لەسەر هیچ شتێک نەمێنێ یعنی هەم معدل تووڕێ عەسەبیە کەس ناوێری قسەشی لەگەڵ بکات لە بازار لە ئیشێ و لە کاسبی و لە دەوام زاروەیە یعنی کەسێک ناوێری قسەی لەگەڵ بکات هەر یەکسەر هەڵدەچی دەرێ گوڵە کاکە بە ڕۆژیمە ئایا ئەوە کێشە لە خودی ئیمانەکەیت یاخود تایبەتە بە ڕۆژوەکەی کێشەکە لە هەردووشی هەیە یعنی هەم لە ئیمانەوە ئیمانەکە زەعیفە و هەم لە ڕووی ڕۆژوشەوە لە ڕووی سەبریشەوە ینی کێشەی هەیە زانان يعني ليرة تشبيه كان بقلب وبسر يعني جسد وسر أتواني برين يعني صبرك وكو سر ولبو جسدك كبرين إيمانه لو يعني إنسان إيمان در واقعي أجر إيمانك دا مزراو بو وصبر وتحملي دبي استفادة لروجك أكا بلام أجر روجوه شي قرت روجوك هيز قران كاري بسردانه هنا وصبر وتحملي فينا دا أبي بخوي دا بتشتوا خلالك هم لإيمانك هي وهم لروجوكشي هي براستي شكا باس ما كر يعني صبر أبي فيني بكات دوای پیغمبر صلی الله علیه و سلم مثلا كأموجاري ما نكا فرمي أجر كسك بروجي بو أجر شري لجر كر يعني زنيوي بيدا أبي تي بيبلي وناري لي تربة ناري إني امرؤ صائم إني امرؤ صائم يعني من كس أشي بروجيم وهتجوابت ناتموا لأن معنى أولية يعني من بروجي مكاك خوم لنا دن نزيك من ابنوا أجنا وكل دو شاوي تكلك نا إني امرؤ صائم يعني ما دام بروجيا أبي زور بتحمل يعني كاك من شرناك جين شم بيه بدأ جين تبينات أزيتي شم بدأ من أزيت النات بم شوازة أبي أملا روجو تيبك مست بل دكتور جان ئامۆژگاریت لە بۆ کەسانێک کەوا لە شەقامەکاندان بۆ ڕەمەزانن بە تایبەتی نزیک دەبینەوە لە ئێوارە و ئەوانە دەبینی جادەکان زۆر قەڵبە کەس مساعدەی کەس ناکە ئەوکو تازە باسمان کرد کە سەبری نماوە ئەو کەسە ئایا ئەو کەسانش تا چەند دەکرێت مساعدەی یەکتری بکەن لە بابەتی سەبر و ئارامی لەسەر ڕۆژەکانێ طبعا زۆر ضرورە يعني بابەتی مەسەلەی هاوکاریکردنی یەکتر یارمەتیدانی معنەوی هەیە مادی هەیە يعني بابرين للرجاء كإنسان هاوكاري يقدي أكما جورك لا يرمتيدان مفروض إنسان مسلمان همو كاتك يرمتي يقدر بدا وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان وقرنج إنسان مسلمان كلماله ودر أشيد بنابي خوا ودر بشي آية كرسي بخويني بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله بخويني كأم أذكاراني كردو شو دروا إنسان شي هادي إلى درجة يعني أما لبو غير رمضانش أبي إنسان مساعدة يقدي بك قيتشيك با أو بركو ببلبيت يشيكي ضروري هي مجالي أكم ري دور ترى باش زور اعتيادية يعني لبابتي السرية زور اعتيادية مساعدة كتير أكم يارمتي أدم أما لغير رمضان هربي بيستد شو زي لرمضان أبي زياتر شون كقولتمان مدرسيك فيري زورش مانك لسروي هم يعني وفيري صبر مانك فيري تحمل مانك يمنك بتوانم للسبين حتى مغربي صبر بقرم لسر برسيتي لو صبر ناقم لسر 5 دقيقة سراي يعني أو مشاوشية كلي داده مثلا لو مالي بونمونا يعني تشندي بلا بكا وعزله بكا با 5 دقيقة زوتر بيتوا وهذا وندي باشا ما دام تو بروجي يعني قسم عليك كسي كوا بروجي بتايبتي كتحملي هي أوندا ساعات هيك نخواتوا نزرنك لو تحملناك 5 دقيقة بتاخير تربير شي تدا بەڵام يعني بەداخەوە يعني ئێستای خۆمان ئەگە بەراورد بکەین لەگەڵ
سەلەفی ساڵح جیاوازی تەواو هەیە لە ڕۆژی ئێستامان لەگەر ئەوە یعنی ئەوان کە تەماشا ئەەکەی مثلەن لە شەوە لە ڕەمەزانە شەویان بە شەو نوێژ و بە تەراویح و بە قیام و لەیل و بەوانە ئەبردە سەر ئێمە تەماشا ئەەکەی مەسەرەن بە خەو تۆراندن و خۆ مەشغولکردن بەشتی ئەولا بین زیاتر یاری ئەلیکترۆنیەکان دکتۆر ئێستا ینی ئەو کاتەشەوە دوور و درێژە پڕداخەوە ینی ئەو فرسەتە زێڕینە ئەم کاتە پڕ بە قیمەتە ئینسان بچی بە خۆخەریکردن بە شتانە مەشغولی بکە دەی ئەوان مەسەن ڕۆژەکەیان بە بەڕۆژی بوون و بە جیهاد و تێکۆشان و بەوانە ئەبردە سەر ئیمە بە خەو ئەی بەنەسەر باشە ئەوان مەسەرەن زیاتر هەوڵیانەدا لە ڕێگای ڕۆژیەوە ببێتە مەدرسەیەک لەوەی سلووکیان ئەخلاقیان جوانتر بیت هەڵسوکەوت و تەعاملیان باشتر بیت ئەوەی خۆمان نا کە بیتە ڕەمەزان دەبی زیاتر تووڕە بیت زیاتر عاجز بیت زیاتر مشکلە دروست بکاتن بەداخەوە یعنی خۆی دەبی بە خۆماندا بچینەوە نابی بەم شێوازە بین یعنی ئێمە مادەم عیبادەتەکە هەر ئەەکەین پێویستە عیبادەتێکی تەواو لە بۆخوا ئەنجام بدەین سبحانه وتعالى کە وەکو گوتشمان ینی هەم نەفعەکەی بۆ خۆمانە هەم بۆ قیامەتی خۆشمانە ئەگەر بەو شێوازە بیت کە خوای گەورە لە بۆی مەیدانەوە بەو شێوازە ئەنجام بدەین. دکتۆر جان یەک لە پرسیارەکان ئایا ئەجری سەبر و ئارامی چییە ینی کەسێک معلوماتی هەبێ کە حەز دەکا بزانێ مادەم ئەم سەبرم گرت لەسەر ڕۆژ و لەسەر عیبادەت لەسەر تاقیکردنەوە لەسەر نەکردنی تاوانەکان خۆمان ڕاگرتیا ئەجر و پاداشت ئەو کەسەکەن خوای گەورە دەبێت چی بی؟ ماشاء الله طبعا بابەتی سەبر بابەتێکی ئەخلاقی زۆر گەورەیە هیچ ئەخلاقێک لە قورئانە بەقەدەر سەبر باسی لێوە نەکرێت یعنی زیاتر لە سەروی 90 جار خوا سبحانه وتعالى باسی سەبری کردووە بە مشتەقاتی یعنی لەوەی کە خوای گەورە لەگەر سابرانە ئەو مەعیەتی خوا زۆر گەورەیە ئاخرانی واقعی هەندێک دەستەواژە هەیە ئینسان وەکو برێ ئەدەب ئەکا باسی بکە یعنی ئێستا هە لە دنیای خۆمان ئەگەر پیاوێکی تۆزە گەورە ئەوانە بیتن ناڵێ ئەمن لەگەر فلانمە ئەگەر بچی سەفەرێک بکە ئەوانە ئەرێ فلانە کەسە لەگەڵ منە یعنی چی یعنی مستەوای من گەورەیە لۆیە ناڵێ یعنی ئەمن لەگەرمە ئەو لەگەرم بەس خوا سبحانه وتعالى بەو عەزەمەتی خۆی ئەفەرمێ إن الله مع الصابرين خدا لەگەر سابرانە یعنی چ نەوعە فەزلێکە چ نەوعە گەورەیەکە لە بۆ ئینسان دوایە خوا سبحانه وتعالى کە باسی سەبر ئەکا بە عزم ناوی ئەبە ولمن صبر وغفر إن ذلك لمن عزم الأمور خوای گەورە کە باسی سەبر ئەکا ئەفەرمێ ئەگەر ئێوە سەبر و ئارامتان هەبیت کەید و مەکری دوژمنان تەأسیرتان لێ ناکەن وإن تصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا سبحان الله أما بتابتي لو استاي خومان كمسلمان يعني أنواع وأشكال كيد وحيلة هي لبوي بيلان هي لبوي لو كلناوي ببا يعني مسلمان سار بكاته والذين كي كواتما لهمو كاتك زياتر بيوستان بخوايا سبحانه وتعالى دي خواي قرا فرمي أجر إيه والصبر بقرن تخواي خوا بكن أم كيدانا في تأثيرنا لآياتي ترى فرمي وإن كان مكرهم لتزول منه الجبال يعني باسي مكري كافرنا كأجل أون دقورة بيت سيايا كان هاد بقريني أفرمي زرتان بيناك أجل إيه والصبرتان هبي وتقوى إخواتان هبي خواهي قورة دوو مەرجیدانە وە لە بۆ ئیمامەتی و پێشەوایەتی چۆن ئێمە چوو لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی موسڵمان و ئومەت چۆن ئێمە ببینە پێشەنگ ئەو ئائیممە دروست بیتەوە ئەیبەستیتەوە بە سەبر باشە و ئەیبەستیتەوە بە یەقین ئەم دوو سیفەتە و ئەکا کە جارێکی تر سەدارەت و ئیمامەت بگەڕێتەوە لە بۆ موسڵمانات ئاەتەکان زۆرن یعنی بەڵام وەکو ئەجر و پاداشت خوای گەورە سوبحانه وتعالى بە دوو شێواز باسی کردووە لە قورئانە لە سوورەتی بەقەرە سێ خەڵات باس ئەکە وبەشیر الصابرین دوایە فەرمێ ئولئیک عەلەیهم صەڵەوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون يعني ئەو کەسانێک کە سابرن خوا سبحانه وتعالى ڕەحمەتی خۆی بەسەریاندا ئەڕێژ و سەڵەواتیان لەسەر لێ ئەدا ئەم سەڵەواتە جیایە لەگەڵ ڕەحمەت يعني ثەنا يعني مەدح يعني بەرزکردنی مەقام ئەم کەسە گەورە ئەبی لەکن خوا سبحانه وتعالى وەخوای گەورە هیدایەتی ئەدا بەرچاوی ڕووناک ئەکاتن جارێکی تر زۆر پێویستشمان بەو بەرچاوڕوونیە لە ئێستای خۆمان لە کاتێکدا کە شتەکان زۆر تێکەڵن چۆن حەق و باتیل لێک جیا بکەیتەوە
و خەڵکێکەیە پێی وایە بە دوای حەقدا کەوتووە کەچی تووشی گومڕابی ها بۆیە لەو دوعاەش يعني اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه دەی بە سەبر خوای گەورە هیدایەت دەدا ڕێنمایی تەکا إلى صراط مستقيم باشە بە شێوازێکی عام يعني خوای گەورەش ئەفەرمێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب بەبێ حساب كأرن ببي حساب يعني شاكا كان طبعا يقبى صاد يقبى حفصد يضاعف لمن يشاء بلام لو صبر خواهي قولا فرمي بغير حساب بغير حساب يعني يتوان برين شيك سيبيرن اوي بارا كبسي لبانقي وربقري تك زا وكو اوايا ورقة بدات بدستي ما مسألة شنو بري كاكز جان هيتي لنا نسم بكيف يخوض لي بنسم بغير حساب وإلا المثل الأعلى أما هالمثال شيء تقريبية وإلا هرخوا أزاني خوي أزاني سبحانه وتعالى كتشند باداشتي أو كسجوريك صبر وتحمله بل بس كانت خوش دكتور جان خوي جورة باداشتي بخير بداته وخوي جورة راضي يا ربي دواوت الدكتور لبو كسانة كوا بروجونا بتايبتي أواني كوا صبر دقرن براسي لسروج وكان يعني بل أجد دواوت لبو بينران وبيسران جنب بمشوازة كوتاي بيدين إن شاء الله بارك الله فيكم والله ئامۆژگاریمان بۆ خۆشمان و بۆ ئەو برا خوشکانێکەوە بەڕۆژی ئەبن یەکەمە بێ حەمدی خوا بکەین کە خوای گەورە تەمەنی درێژ کردینەوە ئەم فرسەتەی پێداینەوە کە جارێکی تر بگەینەوە مانجی ڕەمەزان ئەم عیبادەتە گەورەمان بەنسیب بیت لە پاشان هەوڵ بدەین هەر عیبادەتێک کە ئەنجام ئەدەین عیبادەتێکی کامل و ڕێک و پێک بیت بە شێوازێکی کە سوودی لێوەربگرین هەم بۆ دینمان بۆ دنیامان بۆ قیامەتمان ئەوش بۆ پێیکە ئیسلام باسی کردووە و ئەبێ بشزانین ئێمە زۆر پێویستمان بە سەبر و تەحەمولە بە تایبەتی لە ئێستای خۆمان ئەنی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتا ئاماژەی بۆوە کردووە ئەفەرمێ لە مەودووە ڕۆژانێک دێن کە ئەیام و سەبر یعنی چی یعنی زیاتر پێویستان بە سەبر و تەحەمولە ئەفەرمێ ئەوەی کە دینداری ئەکا حاڵی ئەو وەکو چییە کە قابض الجەمر وەچیەوەی کە پشکۆی ئاگر بگری ئەجامە زۆر قورسە ئەگەر لە دەستە سووتێ ئەگەر فڕی ئەدەی ئەوە کەوتۆتە خوارەوە یعنی پابندبوون بە دینەکە وە زەحمەت ئەکەوی ئێستا معلومە لە جەنابتان یعنی کۆمەڵێک شتی زۆر هاتۆتە پێش چ لە شەهەوات چ لە شوبوهات کە لە پێشتر ئەم شتانە نەبوو هەتۆ تەماشای ئەو وەسائلی ئەعلامەکەی تۆڕە کۆمەلایەتیەکان ئەەکەی ئەو هەموو مەواقعی بێسەروبەر و ئیباحی و چیوچیە بەتابەتی لە بۆ گەنج و لاو اینجا لە بۆ مەسائلی حەرام خۆری و ئەم بابەتانە چەندین شت هەیە مەعەدای بابەتی شوبهات کە تەئسیر لە فکر و عەقیدەی ئینسانی موسڵمانەکە هەموو ئەوانە زیاتر پێمان ئەڵێ پێویستمان بە سەبر و تەحەمولە دەی دەرفەتێکی باش دێتە پێش کە ماژی ڕەمەزانە بۆی کە زیاتر پابند بین بە دینەکەی خۆمان و وە سەبر و ئارام خۆمان زیاتر بکەین وەکو بابەتێکی خۆڕاهینان لەسەر سەبرگرتن و بکەینە بابەتێکی عملی و پراکتیکی ئینشاءڵڵا لە دوای ڕەمەزانش پێویستمان هەر بە سەبر هەیە بەتاکید لەناو ڕەمەزان هەموو کاتێکە پێویستمان بە سەبر خوای گەورە سەبرمان زیاد بکەن اللهم ئامین خوای گەورە لەتان ڕازی بیا ڕەبی بینەران و بیسەرانی خۆشەویست خوای گەورە پاداشتی بە خێری دکتۆری ئازیزمان بداتەوە خوای گەورە لێیان ڕازی بی لە بەوتە بنەفەکانی خوای گەورە لەتان ڕازی بی خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبوڵ کردبێ ئینشاءڵڵا ڕۆژی ئەم مانگە پیرۆزە بەم شێوازە کۆتایی دێنین بە بەرنامەی ڕەمەزانی ژیار ئینشاءڵڵا لە بەرنامەیەکی تر بە یەکتری شاد دەبینەوە لەگەڵ مامۆستایەکی توری خۆشەویست سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه